قادر عەبدوڵڵازادە ساڵی 1304 کۆچی بەرامبەر بە 1925 میلادی لە گوندی کولیجە لە ئەندەڤەری بۆکان چاوی بە ژیان پشکوتووە. قادر عەبدوڵڵازادە بەهۆی ئارامی و بێدەنگی و مژوڵبوونی بە هونەرەکەیەوە نازناوی قالەمەڕەی بەسەردا سەپاوە. شمشاڵی قالەمەڕە تایبەتە، دەچێتە ناخەوە، بەرز و بێگرێ و وەستایانەیە. قالەمەڕە بەو شمشاڵەی دنیای هونەری کوردی دەوڵەمەند کردووە. ئەگەر لە ناو دەیان شمشاڵژەنە گوێ بۆ نەوای شمشاڵ هەڵخەی، ئەوە سەبکی ژەنینی قالەمەڕە ئەناسرێتەوە. قالەمەڕە لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی کرماشان، سنە، تاران، مەهاباد و ورمێ بەشداری بەرنامە هونەریەکان بووە و لە نەوایەکی ژەندووەکە ڕەسەنایەتی و بەرزی هونەرەکەی سەرنجی هەموو هونەرزان و هونەردۆستانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ماوەیەک لەگەڵ گۆرانیبێژی بەرز و بەتوانە مامۆستا حەسەن زیرەک کاری کردووە و شمشاڵی بۆ گۆرانیەکانی ژەنیوە. زۆربەی هونەرمەندەکان ژیانێکی تراژیدیان هەبووە. هێندێ جار قورسی ژیان و کارەساتەکان مرۆڤ لە کوورەی خاراوبوونەدات. قالەمەڕە باوکی نەبینیوە و لە تەمەنی 6 ساڵاندا بووە کە دایکیشی کۆچی دوایی کردووە. مناڵێکی بێدایک و باوک دنیایەکی خەماوی و تەماوی و داخراوی هەیە. خەمەکانی قوڵتر لە هی ئەوانی تر و تەموو مژی ژیانی چرتر لە دنیای ڕاستی ژیانی خەڵکانی ئاساییە. بەڵام لە بەردەوامی ژیانە هەموو خەمەکانی بە دەرونی شمشاڵەکەیدا ئاوێتەی ئاوازە ڕەسەنە کوردیەکان کردو بوو بە هونەرمەندێکەوە مێژوو لە دڵی خۆیدا ڕایگرێ و دەنگی شمشاڵەکەی لە گوێی خەڵکی کوردستاندا بە زیندویی بهێڵێتەوە. قالەمەڕە لە سەردەمی کۆماری کوردستاندا دۆستایەتیەکی نێزیکی دەبێت لەگەڵ شاعێرانی کۆمار واتە هێمن و هەژار. دوای ڕووخانی کۆمار ڕوو لە باشووری کوردستان دەکات و لە ئەنجاما دەبێتە هاوڕێی سولەیمانی موعینی، مەلا مەحموود زەنگەنە و مەلا ئاوارە و هاواڵەکانیان و بەشدار و پاڵپشتی جوڵانەوەی 46-47 دەبێت. پسپۆڕان و شارەزایانی بواری موسیقا قالەمەڕە وەک بلیمەت باز دەکەن. مامۆستا ئەنوەر قەرەداغی سەبارەت بە قالەمەڕە وتوویە پەنجەکانی مامەقالە پەنجەیەکی کورتی ڕەسەن، پەنجەیەکە کەوا کەم کەس لە ئاستی ئەودایە و توانایی و لێزانی ئەوی هەیە. هەروەها مامۆستا ئێجێ سەگرمەش سەبارەت بە هونەری مامۆستا قالەمەڕە وتوویە قالەمەڕە شمشاڵژەنێکی بەتوانا و لێهاتووە. شارەزاییەکی زۆری لە موسیقی کوردیدا هەیە. شارەزاییەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە نیو سەدە ژەنینی ئەو ئامێرە. دەتوانم بڵێم لووتکەی ژەنینی ئامێری شمشاڵ لە موسیقی کوردیدا لە ژەنینەکەی قالەمەڕەدایە. هونەرمەندی موسیق و بەیت و حەیران، لاوک و گۆرانی و مەقاماتی ڕەسەن و فلکلۆری کوردستان قالەمەڕە خاوەن چەندین بەرهەمی پڕبایخ و بەهێز و جوانەکە هەموویان مۆرکی تایبەتی ئەو هونەرمەندەیان پێوە دیارە و ناسنامەی هونەری موسیقی کوردین. بابەتی زۆربەی بەرهەمەکانی حەماسی، مێژووی و ئاشقانە و وە بیرهێنەرەوەی سیمای گوند و شارەکان و سروشتی جوانی کوردستان و هەر کامە و بەجۆرێک مێژووی کوردان دەگێڕنەوە. شمشاڵژەنی ناوداری کوردستان و هونەرمەندی نەتەوەیی قادر عەبدوڵڵازادە ناسراو بە قالەمەڕە شەوی پێنجشەممە 21 مەی 2009 یان 31 گوڵانی 1388 لە تەمەنی 84 ساڵی لە شاری بۆکان کۆچی دوایی کرد و لە داوێنی ناڵەشکێنە لە پەنا گۆڕی هونەرمەندی مەزن حەسەن زیرەک بە خاک سپێردرا.